بەهۆی کەمی خزمەتگوزاری و پێنەدانی دەرماڵی مانگی 5 ساڵی ڕابردوویان ژمارەیەک لە فێرخوازانی زانکۆی کۆیە بایکۆتی داوامیان کردو لە بەردەمی زانکۆکەیاندا گردبوونەوەیەکی ناڕزایەتیان ئەنجامدا و ئاماژەیان بۆ ئەوە کرد لە پێدانی دەرماڵەدا جیاوازی لە نێوان زانکۆکانی هەرێمدا کراوە. پەیوەندی بکردیە بە خوێندکاران لە ژانکۆی سەلاحەددینەوە دەڵێ 3 هەفتەیە موچەی مانگی 6 وەرگرتیە، یعنی ئەوانە 3 هەفتەیە موچەی مانگی 6 لە هەولێرە وەرگرتیە. ژانکۆی سلێمانی لێ وەرگیرە بەڵام تەنها ژانکۆی مەنا لۆ لەبەرکێ لۆ ژانکۆکانی دەوروبەرمان هەر هەمووی وەربگرن لۆ ئەمە وەرنەگرین. پێمان وایە لە ئاستی ئەو دانیە ئەو ناتوانێت داواکارەکانی کێشەی خوێندکارانی زانکۆی کۆیە تەنها دواکەوتنی دەرماڵەکانیان نەبوو، بەڵکو نەبوونی خزمەتگوزاری تری وەکو ئاو غاز و پێداویستەکانی تری بەشە ناوخۆیەکان کێشەیەکی تری ئەو خوێندکارانە بوو. ئەمە سەرەڕای کرێی گواستنەوەی پاسەکانی زانکۆ کە خوێندکاران خۆیان دەیدەن. هاوکات نوێنەری خوێندکارانی مانگورتووی زانکۆی کۆیە دەڵێت پێنەدانی دەرماڵی خوێندکاران هۆکاری سیاسی لە پشتەوەیە. هۆکارێکی سیاسی لە پشت ئەوەیە کە دەرماڵە نادرێ بە خوێندکارانی زانکۆی کوێ بۆیە داواکارین لە دەسەڵاتی سیاسی زۆر بەجددی گوێ لە داواکاری خوێندکارانی زانکۆ بگرێ تاوەکو خوێندکار گوێی نەگرتوون. لە هەموو شوێنێک داوا بووە خوێندکار هەر کاتێک ویسپی هەر 4 پێچکەی کورسی دەسەڵاتی شکاندووە. لە بەرامبەریشدا سەرۆکی زانکۆی کۆیە داواکاری خوێندکارانی مانگرتووی بەڕەوازانی، بەڵام ڕەتیشی کردەوە کە دواکەوتنی دەرماڵی خوێندکاران هۆکاری سیاسی بێت. ڕایشیکەیان زانکۆ بانکی تایبەتی خۆی هەیە و ڕاستەوخۆ پارە لە هەولێرەوە بۆی دێت نەک لە بانکەکانی شاری کۆیەوە. داوایان لێ بکەین لە بەرپرسانی وەزارەتی دارایی و بانکی هەرێم ناکرێت کە بڕیاریاندا پارە بنێرن بۆ زانکۆکانی تر ئەو کاتە زانکۆی کوێش لەگەڵ زانکۆکان کە پارەکەی بۆنێ و ئێمە هەموو ئیشە ئیدارەکانی خۆمان تەواو کردیە هیچ شکلێکمان نییە بە سەبەبی نەبوونی پارە لە بانکی زانکۆی کوێ دەرماڵەی خوێندکاران تاخیر بووە. زانکۆی کۆیە لە 26 بەش پێکاتووە و لەو ژمارەیەش 14 بەشیان زانستین. لە ئێستاشدا زانکۆکە نزیکەی 4000 خوێندکاری هەیە و لە ساڵی 2006ەوە ساڵانە 1000 خوێندکار لە زانکۆی کۆیە دەرچوونە. خالید محەممەد NRT کۆیە.